خۆشەویستان بینەرانی کورسات سڵاو خۆتان نەزانن زۆربەی شار و شارۆچکە و لە هەندێک شوێن گوندەکانیش لەم کوردستانی ئێمە لە ڕووی پێکهاتی دانیشتوانەوە هەمەڕەنگە بە مانای ئەوەی تەنیا یەک نەتەوە و یەک ئاین و یەک ڕەگەز نییە کە ئەم فرەیە کوردستانەکەی جوانتر کردوین شاری سلێمانیش بە پێی مێژوو لەم جوانی و فرەڕەنگی و پێکەوە ژیانە بێبەش نەبووە هەر لە زووە لەگەڵ ئیسلامە جوولەکە و دیانی تیابۆ و پەیوەندیشی دۆستانە و برایانە کۆی کردوونەتەوە جوولەکەکان لە سەرەتای پەنجاکانی سەدەی بیستدا ئێران بەجێهێشت بەڵام هەتا ئەمڕۆ دیانەکان واتە مەسیحیەکان لەم شارە ماون و هەمومان پێکەوەژین ئەو خێزانە بەڕێزانی کە لێرەن ئەوانیش وە خێزانەکانی تری شار لە ماڵەکانیانە چەندین وێنە هەیە کە دوێنێمان بۆ دەژێڕنەوە ئێستاش لەم بەرنامەیە بەرنامەی وێنەکانی دوێنێ کەسایەتیشی دیانی شاری سلێمانی میوانی بەرنامەکەمانە ئەم بەڕێزە لە ڕۆژی 5/6 ساڵی 1950 لە گەڕەکی گاوران لە شاری سلێمانی لەدایک بووە خوێندنی سەرەتایی لە قوتابخانەی گوڵاڵی سەرەتایی تەواو کردووە ناوەندی و دواناوەندی لە سانەوی سلێمانی تەواو کردووە لە ساڵی 1972 کۆلێژی ئەندازیاری بەشی تەلارسازی لە زانکۆی بەغدا تەواو کردو و هەر لەو ساڵە لە زانکۆی سلێمانی بە ئەندازیار دادەمەزرێت لە 1/6 ساڵی 1975 دەبێتە هاوسەری بەڕێز جەمال ئەلبێرت شاکر و ئێستا خاوەنی کوڕێک و دووکچە بە ناوەکانی خالید و سارا و دالیا بۆتە نەنکی هەژنەوە ئەم بەڕێزە کاری دیزاین و سەرپەرشتی پرۆژە و کاری جێبەجێکردنی بۆ چەندین تەلار و ئاپارتمان کردووە لە دەرەوە و ناوەوەی شاری سلێمانی وەکو دیزاینکردنی بینای ئۆرزدیباک دیزاین و جێبەجێکردنی زۆربەی بیناکانی ناو زانکۆی سلێمانی بازاری قەفتان هۆتێل دمدم لە شاری هەولێر و لە ژیانی وەزیفیە ئەندامی بۆردی ڕێکخراوی کارناس و پرۆژەکانی TBS و سەرۆکی لیژنەی وەرگرتنی ئەو پرۆژانە بووە کە لەلایەن ڕێکخراوە بیانەکانەوە ئەنجامدراوە لە ساڵی 1000 و ببورن لە ساڵی 2006ەوە لە سەرخواستی خۆی خان نشین کراوە ئەم خاتونە بەڕێزە ئەندازیاری تەلارساز عالیە بۆتروس ئەسکەندەر بەچووسە و بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێک بە خێراتن دەکەین زۆر سپاسانەکەم بۆ ئەم هەلە زۆرمان پێخۆشە کە خاتونێکی وەکو جەنابێت بۆتە میوانی بەرنامەکەمان و ئێمە بە فرسەتی ئەزانین کە تەواوی ئەو پرسیارانی لە کەسایەتێکی وەکو تۆ هەمانە لە ڕێگەی وێنەکانەوە پێمان بڵێن عادەتی بەرنامەکە وایە ئێمە کەسایەتە کۆنەکان کۆنترین کەسایەتی لە ناو هەگبەی وێنەکانی توا هەڵەبژێرین کەسایەتێک لەوانە کە سەرنجی منی ڕاکێشا ئەم کەسایەتیە ئەمە باپیرتە بەڵێ ناوی تەواوی باپیرە ئەسکەندەر قەس پەترۆس ئەسکەندەر قەس بەترۆس قەس واتە قەشە کەواتە ئەسکەندەر کوڕی قەشە بەترۆس بووە لە سەدەی پۆلس ئیبراهیم بەڵێ لە سەدەی ڕابردووتر واتە لە سەدەی 19 بەڵێ ئەسکەندەر بەترۆس هەر لە گاوران لەدایک بووە بەڵێ لە گاوران لەدایک بووە لە خێزانێکی دیان کەسێکی دیار هەیە لە ناو دیانەکانی شاری سلێمانی و بۆ زانیاری جەنابێ من هەمیشە لەبەرەوەی ماڵمان لە گاوران و نزیک بووە هەمیشە کەسایەتیە دیانەکانی ناو شاری سلێمانی کەسایەتی ناوازە و کەسایەتی بەڕێز و میهرەبان و کەسایەتی کۆمەڵایەتی بوون شاری سلێمانی بەڕاستی لە دڵەوە شانازیتان پێوەکە یەکێک لەو کەسایەتیە زۆر گرنگانی کە لە مێژووی شاری سلێمانی و تەواوی کوردستانە ناویشی دیارە خێرەوەمەندێکی گەورەیە کەریمی عەلەکەیە کەریمی عەلەکە خزمایەتی لەگەڵ ئێوە چییە؟ ئەبێتە ئامۆزای باپیرم باوکیان برایە لەگەڵ باپیرمە وەختی خۆی لە ئەرمۆتەوە هاتوون لە هەرمۆتەوە نزیکی شاری کۆیە بەڵێ ئەوان لە تجارەتە ئیشیان کرد ینی ماڵی عەلەکە و باپیرشم ڕوکنی دینی گرت بوو بە قەشە بەڵێ اینجا باپیرم دوو کوڕی هەبوو ئەسکەندەر و یوسف یوسف ژنی نەهێنا بوو لەگەڵ مامەکان ماژێ و لەگەڵ ماڵی براکەی ئەژیان بەس باپیرمتر ژنی هەبوو لەگەڵ مناڵی بوو ئەو بالئەحرە 12 کوڕ و کچێک بەڵێ کوڕێکیان لە کەرکووک لە شەڕی کەرکووکە کوژرا
کوڕێکیشیان مرد عەبدولەتیف و عەبدولمەسیح دوانی کام بۆ ناویان نانەوە بە عەبدولەتیف و عەبدولمەسیحێکی تر اینجا ئیتر لە تەواوی ژیانی خۆتانە دە کوڕ و کچێک بوون بەڵێ خەرمان بەر بەڵێ ئێمە دوانەمان ئەمە وێنەیەکی کەریمی عەلەکە ئەو کەساتیە دیارەمان هەیە بەڵێ وێنەی عەبدولکەریم عەلەکە بەڵێ عەلەکە دیارە خۆی ئەلیاسە بۆتە عەلەکە ئەو ناوە با بڵێین موسڵمانەکان زیاتر قرس بۆ لایەن ئەلیاسەکان لای مەسیحی عنی وارد بوو اعتیادی ئەلیاس هەبوو بەڵێ زۆر ینی بەڵێ لای ئەوان کردوانە بە عەلەکە بەڵێ اینجا مێژووی ئەم پیاوە بازرگانی با بڵێن بازرگانی کردووە بەڵێ تجارەتی کرد کەسێکی دیار بووە بە کەسێکی خێرەوەمەند بووە ڕۆژگارێک یارمەتی خەڵکی سلێمانی یاوە لە ڕووی دانی خواردن و ئەوانە لە ڕۆژگارێک ماڵەکەی موجود بوو تا ئێستا ئێستا وابزانین وەریگرت تراث وەریگرت بەڵێ ڕاستە و ئەو فەتحەی تایە کە لەوێەوە خواردنی تەوزیع کردووە بۆ فەتحەیەک بووە بۆ ئەو کەسانی کە ڕۆشتون لەوێ برسی بوون و خواردنیان دواتر لە حکوومەتی شێخ مەحموود شا بووە بە وەزیری دارایی درود بۆ گیانی پادشا لە ساڵی 40 تا چوە بەغا ساڵی لە کۆتایی ژیانە چوە لێوێ وابزان مرد بەڵێ لەوە ئەم کەسایەتیە باوکمە باوکتە بەڵێ بەڵێ ئەمە باوکتە اینجا ئەم ناوی پەترۆسە بەڵێ پەترۆس ئەسکەندەر بە ناوی باپیرەوە نامراوە بەڵێ ئەم مێژووی ژیانی باوکێ چەندەم کوڕی یەکەم کوڕی بوو پاژەوەی کە پێم وتی کوژرا لە کەرکووک لە شەری کەرکووکە لە بینی ئاسووری لەوانەی کە مابوون یەکەم کوڕێتی بەڵێ ئەتر ئەو یعنی کە باپیرم زوو مرد بە نەخۆشیکی کوشتنە یعنی ئەو تەبەنای ماڵ و براکانی کرد و خوشکەکەی شووی کرد مامەکانیشم تر باوکم یعنی سەرپەرشتی کردن و عالیە خان باوکم مدیری زراعە بوو لە بەکرەجۆ کە ئێمە بووین لە دایک یانی کە من بووم لە دایک مدیری زراعە بوو پێش ئەوە دەورەی دی بوو لە بەغاهی زراعی بوو بە مدیری زراعە لە بەکرەجۆ ترمایەوە تا براکان یەک دوانێکی پێگەیان یعنی کولیۆشتیان تاو کردو ئەوە لە ساڵی 40 ژنی هێنا ساڵی 1948 بەڵێ ئەم وێنەیە وێنەی چێ ئەوە ننکمە نانکتە بەڵێ ناوی نەجمە سابر نەجمە سابر کەواتە ناوی سابر لە دیانی شاعر بەڵێ وەکو بزانی لەگەڵ با بڵێن باپیر تا کەی هاوسەرگیریان کردووە وەڵاهی ئەبێت کوڕی گەورەی 1940 بۆ احتیمال لە 1912 تەسەوڕەکەم پێش ئەوە ڕاست ساڵی چەند باوکی ژنیەناوە بە باوکم ساڵی 1948 ساڵی 48 ئەم وێنەی باوکی نییە لەگەڵ دایکی بەڵێ دایکمەوی زەواج ساڵی 1948 دایکە گوڵێکی بەدەستەوەیە و برایە بەکرەجۆ بە بووکی ئاچکە باوکە لەوێ با بڵێن فەرمان بەرمە مێژووی ئەم وێنەیە چییە ئاوا بەم ملەوەنی بەم ڕەنگاو جوانە بۆ ئەو زمانی کە دایکی گەنج بووە دیارەوە پەنجاکانە بەڵێ ئەوە جەماعەتێکی نەزەمێکی ئەجنەبی هاتەبوون دایمەنە هاتن ینی ئەوەی لە خەیاڵما بێ لە مناڵیەوە ینی هاتن سەرپەرشتی ئیشی زراعە و حیوانات و بەکرەجۆ خۆ دەزانیت مەقڕی ئەو شتانە بوو لە یازال ئێستا بەڵام ئێستا وەکو جاران نەماوە ینی ئەو هینی نەماوە ساسانەی تر باوکم مدیر بوو لێ ئەو هەڵەسا بە هینیان بەواجبیان بەش عالی خان تا ئێستا تۆ پێ نەوتین دایکی ناوی چی بوو نەظیرە سلێمان پەترۆس نەظیرە سلێمان بەترۆس ئەمانی شەر خەڵکی لە هەرمۆتەن لە ئەسڵ باوکی باپیرم خەڵک لە تورکیاوە هاتووە لە ئەنەدۆڵەوە یعنی با بڵێن بەرەی دایکێ بەرەی دایکم بەڵێ باوکی خەڵکی ئەنەدۆڵە لە تورکیاوە هاتووە بڵێ ننکم خەڵکی سلێمانی بوو خزمی ماڵی کەریمی عەلەگاکەویش ماڵی شەمع سەرافن دایکی دایکم بەڵێ ئەویش دایک و باوکی زوو مردن بە مناڵی لە ماڵی خاڵێکی مایەوە ئەتر شووی کرد بە باپیرم چی پێڵم خۆمیسەر ئەو سەپیانوت خۆمیسەر ئەکاتە بڵێن پلەی مفەوەزی لە پۆلیسی ئێستاە بڵێ مەکانێکی خۆی هەبوو یانی ئەو زەمانە بەڵێ کاتە مفەوەز دەرەجێکی ئەتر ئەویش دوو کوڕی هەبوو لەگەڵ 6 کەچ
بەڵێ کوڕەکانێکێکیان مدیری حسابات بوو لە جامیعەی هەولێر پێش بێتە دەرەوەی وڵات ئەوی تریشیان دکتۆرای کاماناکەنە خاڵی جەنابێت بەڵێ دکتۆرای هەیە لە محاسبە لە ئەنگلتەراوەری گرتووە ئێستا لە جامیعەی بەغا دەرزیەوەتەوە ئێستا هاتە جامیعەی سلێمانی ڕئیسی لجنەی مەنحی شهادەی دکتۆرا بوو من پرسیارێک لە لام دروست بوو علی خان فەرموود ئەمان لە ئەنادۆڵەوە هاتوون یاواتە باوکی دایکێ لەوێ هاتوون هۆکاری چییە ئەوان لێەوە هاتوون یعنی هجرەتێکی بە کۆمەڵ بووە کە شتێ بوو لەوێ شەڕێ بوو وازانم حتا خوشک و برا جیابوون و لە یەکتری یعنی لە سەردەمی باپیرم مرد خوشکەکەی پاش تقریبا 20 ساڵ 15 ساڵ ماڵی نەنکمی دۆزیە و هات بۆ لایەن هۆکاری چی بوو ینی ئەو هێرشە ئەو ڕەوە ئەو نازانم حربی ئەرمەنیەکان بوو لەگەڵ لە تورکێشتی وا ڕوویە بەڵام خۆمانە ئەرمەنی نەخێر ئەرمەنینە بەس دیارە ئەو چەسانە گشتیە لەوێش کارەساتێکی دروست کردووە و گەیشتنەتە ئەم وڵات وێنێکی تر هەیە ناوازەیە ئەمانە کۆمەڵێ مناڵن جلوبەرگەکانیان زۆر سەرنجڕاکێشە و ئەمە پورمە ئەم زوو مرد بەسەرمناڵانی بەڕێزی بەرنامەکە ببینن بەڵێ پورمە بڵێ باوکمە لە تەنیشتی مامەنەجیدمە کامیان باوکتە ئەمە باوکمە بڵێ ئەمەش مامەنەجیبمە عەقید بوو لە جێیشی عێراقیە ئەوەش مامە جەلیلمە ئەو پار مرد یعنی بە 90 ساڵی عەمری ئەوش ماجستێریە بوو لە هەندەسە مدیر عام بوو لە وەزارەتی ئەژغال مامە جەمیلیش خوافیان کامیان لە خەزیانەی سلێمانی بوو ئەم وێنەیە باپیرتە لەگەڵ نەنکێ بەڵێ مامە سیحم و مامە لەتیف و لەگەڵ مامە ئەنوەر و لەگەڵ مامە فواد من بە مناڵی ئەمەیان باوکتە بەڵێ بە بیرەوەری تۆ جلوبەرگی پیاوان و ژنان شتێکی تایبەت هەبوو لە بریکەن دیانەکانی سلێمانی جیاواز لە جلی کوردی جیاواز لە تەواوی شار نە خۆی بەعزێکەوەی لە دێ ئەژی کاگاسۆ ئێستا لە یازال یعنی ئەوەی لە دێ ئەژی تەبیعەتی دێیەکەی وەرگرتو جلی کوردی لە بەرەکات جلی کوردی لە بەرایە سابڕۆ دیەکانی هین بڵێن ناوچەی کۆی هەموو جلی کوردیان لە بنمونە مامەسێوە بەڵێ هەتا مردی شەجلی کوردی بەڵێ هەمویان جلی کوردیان لە بەرایە ئەوانی ئێرە چکە هاتبوونە ناو بڵێن شارەوە تر تەبیعەتی شارەکان و جلی بەرگە گشتی کە خەڵک لەبەری کردو مەبەستمەوەیە جلێکی تایبەت نییە بە خۆتان نەخێر نییە لە بۆنە ئاهەنگەکانیشا هەر جلی کوردی لە هەر جلی کوردی لە بەرەکەم بڵێ بەڵێ ئەجا ئەم وێنەیە وێنەیەکی ترە هەر باپیرتە بەڵێ لەگەڵ باوکمایە لەگەڵ باوکتە بەڵێ ناڵم باوکم بوو ینی کوڕی گەورەی بوو احتیمال احتیمادی کردبوو سەرینەوە لە حیاتی زیاتر پاڵپشت بووە بە کارەکانی ئەو یارمەتی لە ژیانە بۆ وجودی خۆشی ئیشێک کرد ئیشی سەرپێی باوکم یعنی هەر یارمەتی دەری باوکی بووە دیارە هەستی کردووە کە کۆمەڵێک کۆمەڵ مناڵی هەبوو بەڵێ ژیان ئاسان نییە لە هەر کاتێکا بێ باشە بەڵام بە بیرەوەری جەنابێ مەبەستم ئەوەیە کە باوکیشێ لەگەڵ مامەکاندا هەر لە گاوران لەدایک بوون ئەوانیش یعنی ماڵتان هەر لێرە ماڵەکەتان ماوە علی خان لە نزیکی کەنیسەی هەردوو ماڵی نەنکەکەم نزیک کەنیسەن هەردووکیشی ماوەی خۆتان خۆمانە بەڵێ کەسی تایە ئێستا چۆڵمان کرد چکەمان مەسیحم ئاخر کەس بوتیایی بخواافی کات تکەوەی تر چۆڵتان ئەترکەوە ڕۆژ چۆڵمان کردیانی باشە عالی خان بیرتان لەوە نەکردوێتەوە ئەوانی کە ماون لە خێزانەکەتان با بڵین بەرەی دەبرا و خوشکێک و ئەوانە بێگومانم لەوەی کە کۆمەڵێک کەسی زۆرن ماشەڵاتان لێ بیرتان لەوە نەکردوێتەوە ئەو ماڵە گەورەیە بیکەن بە مۆزەیەک بۆ خۆتان مۆزێکی تایبەت بە دیانەکانی سلێمانی مۆزێکی تایبەت بە بنەماڵی خۆتان شتێک لەو بابەتە بڵێم چی کاک ئاسۆگیان خۆتە زانی زروفەکەوای لێ هات هەرێکۆ بەلایە کاڕۆشتووە یعنی ئەوەی لێرە ماوە بەز منم و کچی مامێکم لێرە زیاتر ئەوانی هەمووی لە دەرەوەی و
حياة لدروش سهل يعني آسانية بەڵێ آسانية لدرو يعني باورنا كم أو إمكانيتي أيشتيوا بەڵێ دیارە ئیمکانێتی شوێ إمكانيتي جوان بکرێت أوانيش بەڵام ئەگەر بکرێشتێکی باشە باعتيادي بيقدوان كمان أو هني هي وشي نظري هي لموضوع بەڵێ جا من ئەوە بڵێم بێژگە لەوەی کە تۆ کەڵچەرێک و کللتورێکی ناو بنەماڵەیەکی دیاری ناو شاری سلێمانی ئەپارێزی بۆ خۆی بیناکەش ئەپارێزی ئەو دیزاینە کۆنا ئەپارێزی کە پێشووتر باو باپیرانمان لە چ جۆرە دیزاینێکا ژیاون ئەوەش هەر بۆ خۆی کارێکی باش باشە عالی خان ژیان و گوزەرانی دیانەکان لە ناو سلێمانیە پەیوەندی بە خێزانە مسلمانەکان و ئەگەر باسی ئەومان بۆ بکەین زۆر ئەتیادێکا کاسۆ من لە ماڵ ننکمە ژیان فترێکی زۆر یعنی ماڵەکە گەورە بوو ئەوسا کەس خانووی نەئەگرت بچێ بە کرێ بچێ لە دەرەوە عادەتەن بەیەکەوە دانیشتن زیاتر تر مەسەن باوکم زۆر بەی فترەکە باوکم کە هاتەوە لە بەکرەجۆ لەوێ ژیە دوای ئەو مامەکانە وردە ئەوەی ژنی هێنا ژوورێکی وەرەگرت و ئەژیە مامەسیحم خوا ئافریکا دوو ژووری هەبوو ژوورێکیان سەیفی بوو ژوورێکیان شتوی بوو ژنیشی نەبوو ئەوەی ژوورێکی هەبوو ژنی هەبوو یەک ژووری هەبوو ئەو هەتا ئەو تۆزێک حياتي خاصي خوي هبو يعني حزي له هنا كرت لا قلب على يوشت بلا من لو دڵنیاتەکەمەوە کە نەوەیەکی پێش ئێمە تەمەنی هەڵکشاوتر لە تەمەنی ئێمە زۆریان خۆیان بە قەرزاری مامۆستا مەسیح حەسکەندەر دەزانن لەبەرەوەی مامۆسایەکی دیار بۆ لە شاری سلێمانیا و کەسێکی نیشتیمان پەروەر زۆر خۆشەویست بۆ لە ناو خەڵکە و ئێمە لێرەوە درود ئەنێرین بۆ گیانی پاشی ئەو کەسایەتە زۆر دیارە کە دیارە براکانی کەشی هەر بەو شێوەیە و ئەمەش وێنەیەکی مامۆستا مەسیح ئەسکەندەرە ئەجا علاقات لەگەڵ یعنی هاوڕێی ئیسلامیان زۆر بوو کاگاسە خۆشمان هەمومان یعنی بەڵێ ڕاستەکە یعنی جا ڕێگام بە پێشەوەی کە زیاتر باسی ئەو پەیوەندیە جوانانە بکەین ناوبڕێک وەرەگرین بەڵێتی خۆت خۆشەویستانم ناوبڕێک و دێنێ وڵاتان بەڵێ مامۆستا ئێمە لە باسی مامۆستا مەسیحمان کرد ئەم وێنەیەش وێنەیەکی ترە مامۆستا فواد ئەسکەندەر بۆ دروست مامۆستای کیمیا بوو مامۆستای کیمیا بوو ئەمزەم خەڵکی سلێمانی هەمووی ناسێ هەمومان ئەیناسین و من خۆشم یەکێک ملەوانی کە خوێندکار بووم دەرسی کیمیای پێیوانی کیمیای پێوتین هەر مامۆستایەکی زۆر وانی بە تۆ نەوتووە بەڵام بەڕاستی کەسایەتیشی زۆر جوانی ئەم شارەیە وانی کیمیای پێوتین بەڵام بە ڕۆحێکی زۆر پێکەنی ناوی و ئەو کیمیایی لێکردوین بە چیرۆک و داستانێکی کوردەواری زۆر خۆش ئەمەش بە ڕێزێکی ترە یەکێکە لەو برایانی تری باوکێ مامە جەمیل پێما بێ مامە جەمیل مامە جەمیل زوو مرد بڵێ ئەمە زوو وەفاتی کرد زۆر وەفاتی کرد ئەمەش وێنێکی تری یەکێک لە مامەکانتە مامە جەلیلمە لە ئەمریکا هاتەوە ژنی هێنا لە بەغا لەوێ نیشتەجێ بوو چونکە وەزیفەکەی وا هینیە کرد ئەمانە حەزەکەم لەسەر ئەم ڕسمەش قسە بکەین ئەوەش مامەسیحمە وەختی خۆی لە مامۆستا بوو لە سناعە لەگەڵ عەزیزی سەعیمە لە عەباس مدیر بوو لەوێ ئەو مامۆستا بوو لێ جا ئەوکو پێم بوو تیمری خۆشەویست لەگەڵ خۆی بردم بۆ بازی جێگا ئەو بە احتیفالیان حەفلەیەکیان هەبوو نازانم چی بوو مامۆستا ئەم وێنەیە ئەمە وێنەی دایکتە بەڵێەوە دایکمە لە بەکرە جۆمە ئەو ناڵی لە ئەمریکایە هەر وێنەیەکی زۆر جوانە لەوە چێ لە وڵاتێکی ئەوروپی گوتێتی دیارە وڵاتەکەی ئێمە جوانی خۆی هەیە و ئەجا ئێمە اینە سەر با بڵێن مناڵی جەنابێ فەرموود لە گوڵاڵە یەکەم جار سەرەتایی ئەمە دایکتە
ئەمە لە بەغا گیرەوەم ڕسمە نەزیرە نەظیرە بەڵێ بەڵێ ئەمەیان جەنابچی بەڵێ قەردێلی سپی هۆکەی چییە هەردووتان قەردێلی سپیتان بەستووە والله تەنیا ترى بۆ ديار وێنەکە. النوع بو لهين لا هيني لە او فاشیۆن. لە جوانی فاشني او وقتها يعني فاشنی ئەو لێرە نەچیتەتە مەکتەب لكولا لەو وێنەیە هێشتا نەچیت نا نا اوش خشك مخشك جورا كما بەڵێ بەڕای جەناب لێیا چەند ساڵە بی وابزم 4 سال 4 سال بلا اما لا بغا جيرا چون بو جيناني ماما بەڵێ ئەمەش اماش لبكره جو جيرا ئەمەیان جەنابتی بلا ئەمەشیان خوشکتە بلا خشك جورا كما ئەمەش لێرە زۆر خوشکە پچکۆلەکەیەش. خوشکەپچکۆیەوە هەر سێ خوشک بوو بلا هرسي خشك عالی خان و عايده خان عایدە خان و شاديه خان شادی خان بلا بەڵێ ئەوان ئێستا لە شوێن هردو كان لسويدن لستوكهولم دەستۆ کۆڵمەشی ئەوانیش تەمەەن مناڵیان هەیە خێزانیان پێکەوە بەڵێ، ناوە و هەردووکیان کوێیان تەواو کرد ئەوان هەردووکیان فنونیان خوێن فنونی فنونی تطبیقی. بەیتی 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 هەر لای ماڵی خۆتانەوە بوو. یەکێکیان پاش سیم تەوەستە ڕۆشت ئایدێ خوشکم بەڵێ شادێش لە شەشەوە ڕۆژ زۆر حاحی لێکراکەنە ڕوات حەزی لە هیم بوو هەردووکیان حەزیان لە خەیاتی و چێژ لێنان و ئەو شتانە ئەو سفاتادانتیا بوو هونەرەکانی ماڵەوە مامەکانم بە منیشیان وت بەڵێ تیان تۆش بۆ ناچێت من ناچم هەر بە هەستام جوابەکەشم لە ژێر زمانمەوە ڕۆشتمە ژوورەوە بەڵێ ڕاستە بەس من ئەمەوێ بزانم تۆ کچە گەورەی من دوو هەمم دوو هەمی بەڵام ئایدەخانیەکەم عیدەخانێکم بەس تۆزی من ئەو نینترن ورترن لە من وردی ئەو ورترە لە ئێمە بەڵێ شەکەی تریشم تقریبن وەکو من وایە بەڵێ ئێمە لێرەوە سڵاویان بۆ نێرین تەواان سپاس ئەمە وێنەیەکی ترە ئەمە کوێ ئەم وێنەیە ئەمە لە هەڵەبجەیە ئەمە دایکتە باوکم بەڵێ لەگەڵ منایە بەڵێ فترێک باوکم دیری زراعی ئەوێش بوو بەڵێ من نەچوم لەگەڵیانەوە من بۆ ئەتڵە ڕۆشتم بۆ ئەوێ مامەکانم نانێشت بڕۆم دوو ساڵەوە بزەم لێ بن تر شەڕی 63 دەستی پێ کرد هاتنەوە هاتینەوە بەڵێ پەیوەندی جەنابە لەگەڵ دایک و باوتە پەیوەندیشی چۆن بوو زۆر بۆش بوو باش ینی هەستەکەی کە ئەوان لە ژیانە نەماون تۆ حەقی خۆدیات نەتی با بینە سەر ڕۆژگاری هەرزەکاری و ناوەندی لە سانەوی سلێمانی بەڵێ هەر پێ ساڵەکە هەر پێنج ئەو ساڵە. کاتە پێ ساڵ بوو پێشەوەی کە با بچیتە زانکۆ دوای ئەمە بە ساڵێک وە بزان بۆ بە 6 ساڵ بوو بە 6 ساڵ بەڵێ. سێی دواناوەندی و سی بەڵێ، ناوەندیش بەڵێ. بڵێ ئەمانە شێن ئەم کچانی شار واللهی ناوی هەمویانم بیر نییە کاک ئاسۆ ئەوەی پشتەوە لە ناوەڕاست ئەزانم ئەمیرەیە کامیان جەنابچی ئەمەیان ئەمە بەڵێ ئەو من بەڵێ باشە ئیناسیتەوە بەڵێ بەڵێ ئەم کچازانم ناوی باسیمەیە ئەتۆ تۆ بێ زەحمە بە لێرا دایبنینەوە لە بەرەوی زیاتر ئەوان ترشم بیرم کچە بەس نازەم ناوەکەیت ناوی چییە ئەوەی ناوڕاست ناوی ئەمیرە ئەوەی لەسەر شانی تۆشەوە سا خوشکە خوشکمەوەش بەڵێ خوشکە گەورەکەم لەگەڵ ئایدەخانە با بەڵێ. ژیانی لە ژیانی با بڵین ناوەندی و دواناوەندیە لەو کاتانە هیچ چالاکی هوەری ئەوانەتانە بوو والله من يعني خەریکی دەورز دەور بووم پێنجم تاو کرد ینی یەکەم بووم لەسەر سامی کچان یەکەم بوو ئەو ساڵە بەڵێ ئەو ساڵە بەڵێ چەندت هێنا مامۆستا هەفتاهشتم هێنابوو هەشت هەشت و چوویتە کۆلێژی لە تۆبێ وەرگیرم لە مووسڵ نەچووم بەڵێ باوکمەتی کەسمان نیە لەوێ و بەڵێ تۆزە غەریبی ناخۆشە زۆرفەکەتر ئەم وێنەی ئایدەخانە کام ئەمە شادیەخانە ئەمە لە ڕاضە هیوایەتی ڕاضەی هەبوو ئەمما بۆ بە مامۆسای وەرزش لێرە بەڵێ لە سانەی کوردستان بوو بەڵێ ئەمە یاری ڕەمحێ کرد یاری ڕەمحی ڕەمح ئەم وێنەیە وێنەیەکی جوانی کوردەواریە باڵێ دایک کامیان دایکتە ئەمیان ئەویان دایکتە ژنانی ئەوش من و عیدەی خوشکمی بەڵێ ژنانی دیان بەڵێ بەشداری ئاهەنگەکانی بڵین دراوسەکانیانە کرد هەروەکو بەڵێ بەڵێ ئەوانە هاتن ئێمە ئەچوون خواردن بۆ یەکترێ بە خواردنی هات ئەشوو یعنی نەبوو ئەنی عیلاقاتێکی خۆشە دەورە پشتمان تقریبا بەرامبەرمان و دراوسەکانمان هەموو ینی مسلمان بوون
بەڵێ علی خان خواردنێک کە لە ماڵی ماڵە دیانەکانە بکرێ و لە ماڵی مسلمانانە نەبێ خوا کاگاسۆ تقریبا هەمووی ئەکرێ بەڵێ يعني بس ئێمە احتیمالە بەعزی شتمان هەیە يعني تامی فەرقی هەیە لەگەڵ ئەوانی ئێوە احتیمال ئەوەش بەهارات و مارات دەورە بینە لە مەوزوعە و بەعزی خواردنیش هەیە مثلا ئێوە کفتەی کوردیەکەن ئێمە زیاتر کو بە حامڵ دەکەین پێکاتی ئەو چۆن چۆنیە جیاوازەکەی لەگەڵ کفتەی ئێمە چۆنە ئێمە کفتەی ئەوژەکەین ئستا ینی هاتنە سەر ئەو ڕایی کە کفتەکانی ئێمەش خۆشە تر بەس بەعزی شتیکە هەیە نەواشە فوشت بەسەرن ئێمە زیاتر یعنی گرنگی پێدەن بەڵێ گرنگی پێدەین و لەگەڵ ئیشی هەوی ڕشتی وا مەسەن کێک و کولی شتێکی تایبەتی شەیە لە جژنە ئاینەکانی خۆتانە تایبەت بێ بە جژنەکانتان جژنی ئەتیادی ئێمەسەن ئێوە چۆن حەزەکەن جژن قەیسیتانە بێ میش حەزم لێت ینی ئێمەش حەزمان لێت یەکێکە لە با بڵێن لە مینیۆکە لە بنچینەیەکان دایکم کە چێشتی جژنی کردخوا ئەفریقا ینی قەیسی لێنە بە جژنمان حساب ناکرد ئێمە لەگەڵ شتەکانی ترە بەڵام ئەم خوڕەوشتە ئەم عادەتەی کە مەسەلەن قەیسی ئێحتیمامتان پێداوە هۆکەی ئەوەیە کە لە سلێمانیا بوو لەوانەیە ماڵی خزمێکە هەبێت لە هەرمەتە بەو شێوە گرنگی پێنادە کاتە کولتورەکان ئەچێرە وەرگیرە کولتوری ئێرە وەرە ئەگیرە اینجا ساڵی با بڵێن ساڵی چەند شەشە تاوا کرد شەشی ابتدایی نەخێ سەر پێنجی ناوەندی 1968 چوویتەکە کۆلێژی ئەندازیاری لە بەغا بەشی 5 ساڵ بوو خوێننمان بەڵێ لە بەشی ناوخۆی ئەو خوێنیان بەڵێ لە ناوخۆی بوو لە ناوخۆی ئەو کاتە کەسێکە بوو خزم بەڵێ فترێک لێ بووم بەڵێ فترێک لێ بووم لە ماڵی خاڵم بووم لە ماڵی پورم بووم ساوا ینی تا ئێستاش لە بەغان هەر ئەتر دوای ساڵێک چوومە داخلی ینی بۆ من باشتر بوو چکە نزیک بوو لە کولیەکەمەوە لەکووا بوو لە وەزیریە لە باب معەزەم بوو کولیەکەمە تۆ لە داخلەکەمان لە وەزیرێ بووم بەڵێ تر بە پێوتوانی بڕۆی تۆ بیتەوە باوکم خوا ئەفریقا تقریبا 2 هەفتەیەک لەگەڵم مایەوە لە بەغا لە ماڵی خاڵم و فترەیە ڕێگاشتی فێر کردم ڕۆژێکیان پێوتم تر من بەیانی ڕۆمەوە ئەمڕۆ خۆت بڕۆ بۆ کولیە بۆ کارە ئاسانیام لێ هاتەوە یەک چۆن بە وا دەزانی ناتوانی وا دەمەزانی ناتوانم ڕۆشتم عەلا کولین تەبیعەتی خوێننی ئێمەش لە کولیە تا ئێوارە درەنگ بوو یعنی تا سەعات 5 و 6 تۆزێ بۆ زستان هیم بوو درەنگ بوو دابەزیم لە پاسەکە تەماشاکەم یەکێ بە دوام و ئەڕات زۆر ترسە هاوڕێمەوە تەماشام کرد باوکمە ئەنایە بە دڵماتەوە وتمەوە چی وتی من دانیشتم لە چایخانەکە تا ئێستا بەدیارتەوە شوێنتمە بە بزانام ڕێگاکە فێر بووە فێر نەبووە ئەنجا تاوە دڵنیا بۆ ڕۆشتەوە ترە بەڵێ دیارە ئەوە دڵسۆزیشی زۆر بێوێنەیە ئەم وێنەیە وێنەی ڕۆژانی کۆلێژە بەڵێ ئەوە پێنام درەنگە ماینەوە تا درەنگ مەشاری ئەمانە بوو بەهیم بوو ئەمە لە دانیشتین لە حەدیقەکە هیچ بەس خۆی ئێواران درەنگ زۆر هاتینەوە ئەن ئیشی گروپ هەبوو زیاتر دیارە لە ڕۆژانی ئیتر لە ڕۆژانی کۆلێژە دەستت کردووە بە چالاکی هوەری بەڵێ ئەوە هیم ئەم کراسپیان جەنابچێ بەڵێ ئەوە ئانی حکمی زاتێکە بوو بەیانی بەیانی 11,000 بوو بەڵێ ئەو کاتە تر ئێمە تەبەرنای ئەنی بەرناممان تەقدیم کرد هەموو شتێک پڕکێ و گۆرانی بۆ کۆلێژەکە هەموو ئەمەش هەر ڕۆژگاری کۆلێژە با بڵێن بەڵێ ئەمە سیمینار و ئەو جۆرە شتانەیە ئەم وێنەیە لە لای من وێنەیەکی زۆر زۆر جوانە ئەوە چوین بۆ کەرکووک ئێمە مناڵ بووین مامێکم ژنی هێنا لەوێ مامە خەلیلم ئەویان لە کەرکووک ژنیانە بەڵێ ماشەڵڵا ژمارەیان زۆر بووە نوێیان ژنیان هێناوە بێزگەریان کرد بەڵێ ئێتە بڵاو بوونەتەوە بەڵێ ئەمە ننکەمە ئەو دایکمە ئەوش ئەو ماڵە بن کە دانیشتە بووین و وەسیەتی مۆزوعەکەش بوون وا بزانم بۆ مەوزوعی ژنێنانەکە بەڵێ ئەوش مامە فوادمە لە پشتەوە باوکم مامە فواد بە بەڵێ ڕاستە ئەم وێنێش وێنەی ڕۆژگاری هەرکولیە ئاسی با بڵێن
خوێنکاری کورد ئەو کاتە لەگەڵ خوێنکارەکانی ترا چۆن دەبینی ینی ئێمە ئاسمان نزمتر بوو لەوان بەوەی ئەوەی کە زمانی عەرەبی زمانەکان نازانی بەڵێ زۆریان بعضێکیان باش بوون یانیەوەی خەڵکی هەولێر بوو تۆزێ زمانەکە ێزانی زمانی باشتر ئەزانی بەس ئەوانی خۆمان تۆزە کەمتر ئیتر جەنابتان لەوێ ڕاهاتن و کەسایەتی و خەڵکیشتر ناسی و ئەمە شەروێنەیەکی تری ئەو ئاهەنگانەیە کە بەبوونی بەیان 11 ئازارەوە کاتەژیرە ئەم وێنەیە زۆر بە شەوق و بە جوانی ژیراوە ئەو شێت بوو لەگەڵما لە سنفیەکە لەگەڵما هات ئەو حەڤە کچ بووین لە سنفیەکە بەس ئەم دوانەمان باقی دەرنەچون و بەعزێکیشان فەسڵ کران ینی ئەم دوانە سەرکەوتین تا 5 بێ کۆماینەوە ئەتر ماڵێکی مەسیحی بوون و ماڵێکی ناسرااو بوون لە بەغا ڕەفیقاتیمان خۆش بوو ینی پێنجشەمان و جمعان بۆ ئیشکردن بۆ سعیکردن بردە ماڵی خۆیان ینی وەلو من زۆر بەی لە ماڵی پورم بووم ینی ئەو پەیوەندیە عالیخان لەگەڵ ئەم کاراکتەرە ئەم هاوڕێ کۆنت ئێستا شەرماوە بەڵێ هەرماوە ینی ئاگامان لێکتریە ئاگاتان لێ پەیوەندیتان هەرماوە دیارە هاوڕێتیکەتان تۆ بۆیە تا ئێستاش ماوە ئەمە شوێنەیەکی تری ئەو ڕۆژگارەیە ئەمە هی ڕۆژی کولیەیە یۆمی کولی هەبوو جاران ئەیان کرد ساڵی جارێک تا مەجموعەیەکی مستاوین لێرە نازانی لە پۆلی چەنی لێرە لە سنفی سێم پۆلی سێم اینجا ئەمەوێ من بینە سەر قۆناغی ژیانی جەناب دوای کۆلێج بۆ ئەندازیاری بەڵام ئەمەوێ ناوبڕێکی کەوە بگرم یارمەتیم بە خۆشەویستانم ناوبڕێکی تر و دێنە وڵاتە ئێمە پێش ناوبڕەکە باسی ئەومان کرد کە بینە سەر ئیتر ژیانی دوای کۆلێج بەڵام هەندێک ڕسم ماوە پێما بێ هی زمانی کۆلێژە حەزەکەم ئەوانش بەسەرکەینەوە ئەمە یەکێکە لە وێنانە لەگەڵ خوێنکارەکانی ئەو کاتایە ئێستا برادر من یعنیەوەوانە تا ئێستا یەکێکیان خاستانوی لە تەنیشتم دانیشتەوە بەڵێ ئەو هەرەوە بووکە باسمان کرد ئەو کارەکەڕش ئەم کوڕەکەش ئێستا ئیشی وەرگرتووە لە هەولێر ئەمەیان بەڵێ عین بەچاوەکە بەڵێ سفە دەرچوو فەلاح ناوی فەلاح جەمال سلمان کووردە عەرەبە بەڵێ ڕێگی کوردایەتی تیا کاک بەڵێ ئەمە شەروێنەیەکی ترە لێرا کڵاوێک لەسەر جەنابتە ئەمە لە سەیران بووین چین بۆ مەنتیقی مووسڵ لەگەڵ لە بەغاوە تە لە بە سنفی 4 و 5 بووین 4 و 5 کولیا ئەو کولەکە 5 ساڵ 5 ساڵ ئەمە شەروێنەیەکی ترە لەگەڵ ئەو هاوڕێتە کە باسی کردوتێ زۆر هاوڕێشی نزیکمە ئەلێرا ئەمە لە سنفی 2 کۆلێج بووم 2 کۆلێژ کە هاتوویتەوە بە سەردان بۆ گاوران بەڵێ مامم هیوایەتی ڕسمگرتنی هەبوو مامەلەتیفم مامەلەتیف ئافریکا ئەوش 2 ساڵە بێ مرد تۆچی دوایی کرد هیوایەتی ڕسمی وتر چۆن هەستای تا و دانیشتی تایە ڕسمی گرتی تو تەوان ستۆدیۆیەکی هەبوو ئەیشتەوە لە ماڵەوە خۆی لە ماڵەوە بەڵێ خۆی لە ماڵ ئیشتە و ئەتر بەعزە جار ئێمە پەستە بەڵام ئەو تر گوێینە ئایا بە هەرچی زروفێ بۆ ڕسمەکەی خۆی گەر عیلاقی نەبوو ئێستا ماوەتەوە کە ئێمە خسومانەتە بەرباسێکی زۆر باش ئەم وێنەیە تریش هەرکی خۆشەویست بوو بەڵام خۆ ئافریکا ئەم وێنەیە ئەمەش دوای تەخەڕوجم بەڵێ هەر باوکم عادەتی بوو خۆ ئافریکا هەموو هاوینێک ئەچین بووە هاوینە هاوارەکان یانی بەڵێ ئەمە بزانم لە شەقڵاوە بوو یا لە بێ خاڵ بوو بەڵێ خۆم و ئایدی خوشکمی ڕاستیە بەرامبەر بۆ خێزانانی کە گرنگی بە چوونە دەرەوە ئەیان گرنگی بەوایەن لە ماڵ بچنە دەرەوە کاک ئەسۆ یعنی هینە یعنی تۆ تۆزێک
دنیا ئەبینی جارێ کوردستانە بینی یعنی من زۆرم پێخۆش بوو کە دانرام بە ڕئیسی لوجنەی هەڵگرتنی مەشاریعی منەظەمەکان یعنی قەت تەسەورم ناکرد کوردستان ببینم بەو نەوعە یعنی بەو شێوەیە بەڵێ یعنی شوێنی وام دیوە تەسەور ناکەیت چەند ینی شوێنی خۆش گەڕاومتیا خۆی وتەیەک هەیە ئەو کەسێک کە سەفەرەکە وەکو ئاوی بە خوڕپاکە ئەوەی سەفەر ناکاوەکو گۆمیکی لیخن وایە کەواتە گەڕان شتێکی خەڵکە ناسی ینی علاقات پیاکە لەگەڵ خەڵکە خەڵکی کۆن وەختی خۆی باوکم فترەیەکیش لە شەقڵاوە بووینێمە کە ئەچوونە ئەوێت تر ڕەفیق و برادەرەکانی خۆی لەوێ یەکسەر ئەیناسین و هاتن بە پیرمانەوە خزمەتیانە کردن زیاتر پەیوەندی دروستە بێت و زیاتر بەڵێ ئەم وێنەیە شاییە نەخێشایی نییە ئەمە هینە ئەمە چەند ساڵێک هێن هەبوو چی پێڵن نادی تەلار هەموو ساڵێک سەری ساڵ لەکوێ بۆ نادیە هەر لەسەر سینەمای ڕەشید تارە ئەم کەسایەتیە ئەم کاک بەهادینە کامباری ڕەشە بەڵێ کاکبادی ساڵی حی ڕەشە لێرەوە سڵای بۆ نێرین بەڵێشەویستەلام ئەمەش گەلاوێژە ئەمیش لەگەڵ مابوو لە ئەتادی و لە ینی لە مەرحەلەی ناوەندی و لەگەڵ دو ناوەندیشە گەلاوێژە خوشکی کاگەنوەرە کوڕی مامی مانی ئامۆزایی کاک بەهادینە کاک بەهادی ئەو کاتە ئەو جۆرە ئاهەنگە خێزانیانە هەبوو لە شارە بەڵێ شتێکی هەفتاکان و شەستەکان یعنی هێشتا تەسەوڕەکەی باشتر بوو لە ئێستا ئەو کاتە باشتر زۆر شتێکی ڕێک و پێک و مرەتە بەکرایانی ئیتر ئەو هەموو خێزانانە کەس لە کەس ئیسلام و مەسیحی پڕی بوو ینی نەبوو فەرق نەبوو کەس لە کەس ناکە و داعتیادی ئیتر ئەمەش هەر هی ڕۆژگاری با بڵێن دوای دەرچوونە ئەمەش هەر لەو حەفلانەیە کاکە مامەسیحیشمان لەگەڵا بوو هەر ئەو ڕۆژگارانەیە کە باسمان کرد ئەم وێنەیان کۆمەڵێ ژنی جل کوردی دانیشتون لە سەیرانە و سیارەیەک لە وڵاتانەوەیە و بەڵێ ئەو سیارەی کێ بوو ئەوە بزانم سیارەکەی نەوە لە فیات نییە بەڵێ هینەوە لە ناوەڵخانە بڵێ دایکی ناوەڵخانە ئەمە دایکی بڵێ ئەوەش دایکمە بەڵێ هەموو پورمە پورمە ژنی مامەنوەرمەوەهی بێناوی ئەمە دایکمە ئەمە ژنی مامە ئەمە بڵێن خەڵکی کەرکووکە ئەمەش مناڵەکانیانە کچەکان ئەنجاینە سەر ژیانی ژن و مێردایەتی ساڵی لە یەکی شەشی ساڵی 1975 هاوسەرگیریتان کردووە لەگەڵ کاک جەمال ئەلبێرت شاکر چۆن یەکتریتان ناسی من کە هاتمەوە لە جامیعی سلێمانی تەعین بوو لە مەبانی جامیعی ئیشمە کرد طبعا پرۆژە زۆر بوو لە ناو جامیعە پێویستێک کرد بڕۆشتینە سەردانمان کردەوە دیزاینمانە کرد ینی مەجموعەیەکی زۆر ئیشمان هەبوو ئەو تەلەبە بوو لە سەنفی 4 بوو یعنی تۆ دەرچوو بوویت و بەڵێ با بڵێن تەعینیش بوو ئێشتا ئەو تەلەبە بەڵێ ئەو تووشی مشکلیە بوو لە بەسڕا کولی ترک کرد لەوێ ئەتر کە جامیعی سلێمانی کرایەوە ئەو ساڵی کە من چوون بۆ بەغا ئەو هات بۆ جامیعی سلێمانی من 5 ساڵم خوێن ئەو 4 ساڵ ئەو 1-2 ساڵ مایەوە بەبێ ینی نەیخوێن لەوێ لە بەسڕا نەیخوێن بەڵێ کەواتە لە دیانەکانی بەسڕەیە بەڵێ دیانەکانی بەسڕە و عیلێکی ناسراون لەوێ ئەمە ڕۆژی نیشانە ینی حەڵقە لە دەستکردن بوو بەڵێ ئەو پورمە و ژمامەنوەرمە ئیتر ئەو با بڵێن کە لێرە ژنی هێنا لێرەش دامەزرا مایەوە بڵێ تەواویتر ئاوی سلێمانی خواردەوە و خۆی بەرنامەکەوا بۆ بچینە بەغا دانیشین بۆی نزیک بین لە هەردوولا بەڵێ من پێشم وترا بۆ ئیش بکەم لەوێ بەس وەفاتی باوکم کۆچکردنی باوکم وای ئەمان باش زانی بمێنینەوە چکە دایکم و خوشکێکە مابوون بە تاقتەنیا لە ماڵەکە ناکرا بەجیان بێڕێت
دایکم لەگەڵ مامایەوە تاوەفاتی کرد تا خوافیان مەراسیم و ڕێوڕسمی شوکردن و ژنهێنانی ئێوە چۆن چۆنیە عالیقان؟ یعنی لە چی ناحەیەک ینی با بڵێن چۆن ئەو کوڕێتە پێشەوە، چۆن موافقاتی چۆنە، قۆناغەکانی؟ بەڵێ والله تر ئەو احتیمالە بەڕێگای جەماعەتەوە، ینی طبعا ئەو ئێمە ناناسیێت عیلێمە ئێمە ناناسی دیارە پرسیاری بەڵێ پرسیاری کردو لەگەڵ جەماعەتێکە هاتن سەدفەما مەجەریریشم لێرە بوو دەرچوو ئەو ئەیان ناسێت لەگەڵ مامیا بۆ لە کولیە ینی بەیەکەوە ژیاون لە بڵێن لە خانوویەکە لە شارع ڕەشید وەختی خۆی مە هەردوو مامەکەم و لەگەڵ مامی ئەوی مامەکەشی عسکەری بوو لەگەڵ مامە بەیەکەوە بوو تر مام ناسینی تۆزێ مەوزوعەکە یعنی کەوتە ئەوەی بکەوێتە مباحەساتە بۆ کەس جدیاتەوە تر سوال و سوالکردن و اینجا دوای ئەوە با بڵێن طبعا ڕێی خۆمان مهمە لە مەوزوعەکە ڕەنی ڕێی ژن کچەکە مهمە لە مەوزوعە بەدڵی نەبێ ئەتیادێ بەس بەدڵی بێت تەکەوتە جدیاتەوە مەوزوع دەستماچکردنتان هەیە ئێوەش بەڵێ ڕۆژێکەیە بۆ دەستماچکردن ئەو ڕۆژەی آخر کە موافقەت دەکات لەسەری ئەو ڕۆژەی کە موافقەت دەکرێت لەسەری دەستی ئەو ڕۆژە چی پێڵەن لەلایەوە هەر پێڵەن ڕۆژی دەستماچکردن یان بەڵێ یا ڕۆژی نیشان مەسەلا نیشانە ئێمە لای ئێمە نیشانی بەڵێ ئیتر ئەم پیاوە بارگە و بنەی پێچایەوە لە بەسرەوە ئاگری جگەر هەڵی هێنانی جەماعەتی ماڵی باوکیوان هاتن هەموو بەڵێ بۆ داواکردن و دا تحدیدی ڕۆژی نیشانیان کرد و نیشان کرێتمایەوە عسکەری کرد عسکەری تاو کرد باوکم کۆچی ئێستا شەر هەنا ساڵێکیشی بۆ ڕۆژگارانی و عسکەر بووە خۆی ئەو فترانە خۆشە کاگاسۆ جا عسکەریش داگیری کا زۆر خراپە ئەو هەنا ساڵ کێشانەیە ئەبێت باوکم وفاتی کردن ماینەوە یانی تقریبا 8 مانگێک ینی کەشوم کردتر مجر ڕەشیان لەبەرا بوو لەبەر و ڕسمی زەواجم نییە من بەرهەمی ئەم با بڵێن شوکردن و ژنهێنانە کوڕێکە و لەگەڵ دوو کچ ئەمە خالدە کاکە خالیدە خوابی هێڵێ ئێستا ئەمەش مناڵەتی ئێستا کا خالی چیەکە مدیر عامە لە وەزارەتی ئەوقاف بۆ شوونی مەسیحەکان بەڵێ لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بڵێ ئەمە مناڵی ئەمە کاکە خالیدە ئەمەش سارە بڵێ اینجا با پرسیارێک لێ بکەین لەسەر هەستی دایکایەتی بەڵێ ڕسمی سارە بەڵێ ئەگەر باسێکی هەستی دایکایەتیمان بۆ بکەی واللهی دایکایەتی لە چی ناحێکەوە کاک ینی ژیانی ئینسانە گۆڕێ لێپرسینەوە زیاتر ئەبێ ئەتیادی خۆشەویستیەکان دابەشە بن بەسەریانە ئێستا دابەشتر بووە ئێستا دابەشتر بووە بۆی ئەوەیەوە ئەمانیش نەوایان خستۆتەوە لە راپۆرتەکە باسی مناڵی باش کاگاسۆ دایک باوەڕ ناکەم فەرق بکات لە بینیانە ینی مناڵ کە باش بوو قەزدم چێ باش بوو ینی خوڕەوشتی بەدڵی دایک و باوکی خۆی بێت فەرق نابێت لە بینیانە ئەم وێنەیە تەواوی تر دایکایەتی و دڵسۆزی جوانی پێوە دیارە ئەمە لە شو گیراوە ئەمە لە خانوێکمانە بوو لە ساحیت ڕایەکە ئەمە باوکم ئەمە خالدە ئەوە خالی بەڵێ بەس ئەمە لەم عانە من مناڵم ببوو کچەکەم ببوو سارە بەڵێ سارە کچی گەورێ ئەمەیانە نە ئەمە دالیایە ئەمە دالیای بەڵێ وێنەیەکی تر هەیە هەردووکیان بەیەکەوە بەڵێ ئەمە خالد بەڵێ دالیا و ساران ئەمە ئێستا هەردووکیان لێرن سارا لێرەیە ئەمە سارایە ئەمەیان سارایە لێرەیە بەڵێ ئەندازیارە لە هینە لە پرۆژ تایبەتیەکان ئەمەش دالیایە شیر کرد لە کەنەدا ئێستا ئەو کوێی تاوا کرد ئەو شەشی تاو کرد تر تەعیم بوو سکرتێر بووی کاک فاروق بوو لە ئاسیا دوای ئەوە تر سیبی هات شوی کردو ئەمەیان چوو بۆ کەنەدا بەڵێ ئەمە دالیایە بەڵێ مەدالیایە کە ئێستا لێرە نییە ئێستا لێرە نییە بەڵێ لێرەوە ڕێز و سلااوێکی بۆ نێرین بۆ ئەوەی بێبەش نەبێ ئەویش بەشدار بێت لەگەڵمانە اینجا دنیای با بڵێن
ڕۆژگارێک ژیانێکتان بردوێت بە سەر و ڕۆژگاری بەڵێ سەیران و سەیران ئەمە بەڵێ. وێنەیە بەڵێ لەوا چێکا کە خالید بێ بە مناڵی لەگەڵ باوکی و لەگەڵ جەنابێ بەڵێ ئەوە خالتە بەڵێ ئەمە شەروێنێکی تری خێزانیە بەڵێ جەنابتی مامەسیحمە بەڵێ ئەمەیان؟ بەڵێ ئەمە منم بەڵێ ئەمەیان جەنابتی ئەی ئەمە ئەمە دایکمە نەخێر جەمالە بەڵێ کاک جەمالە جەمالەوە. جوان سەیریکە و بمانەوە جەمالە بەڵێ. ئەوش منە ئاها زۆر باش ئەوەش مامە مەسیحە مامەسیحە بەڵێ خوا. نەماڵمان بەڵێ. باسێکی ئەم ڕۆژەمان بۆ بکە ئەم ڕۆژە ڕۆژێکی لەوانەیە لە خێزانی ئێوە ڕۆژێکی مێژووی پرشنگدار بێ ئەمە بەڵێ. کوێیە و ئەو کەسایەتیە ئەمە لە ئیتالیایە بەڵێ پاژەوەی کە ینی کە حکوومەتی کوردستان هین بوو بەڵێ. پێکات و وا بە مێن بوو کە بچین بۆ زیارەتی پاپاکەی پێش ئەم یوحەنا پۆڵس یوحەنا پۆلس بەڵێ بەڵێ ئەو کۆچی دوایی کرد لەو فترەیە بەڵێ. ئەتروا ڕێککەوت بۆ دامەزرانینی ئەم بچین وەفدێک بوو بەڵێ لە مەجموعەیەک لە مەسیحەکانی سلێمانی بەڵێ لە شارەکانی لەگەڵیمان کەش لەگەڵا بوو وەکیلی وەزیری ئەوقاف بەڵێ کاک مەلا یاسین بەڵێ ڕۆشتین بۆ ئەوێ و جێگامان بۆ دانرابوو ینی بەڵێ لەسەرەوە یان تەمەنامە کرد لە پێشەوە بیبینم بەڵێ بالفعل هاتە لای ئێمە یەکسەر بینینی کەسێکی وەکو تۆ دیان بەڵێ کە پاپا بینی چه هەستێک لە لا دروستەکە زۆر خۆشەکە زۆر خۆش. ینی وەسف ناکرێت یعنی. وەسف ناکرێت بەڵێ پیاوێکی زۆر، ئاینی تر بەڵێ. بەرزترین پلەی ئاینی ئاینە بەڵێ لە جیهانە بەڵێ بەڵێ ئەی ئەم وێنەی کەیان مامەسا ئەمە لەگەڵ پەترەکی پێش پەترەکی ئەمانوێل بەڵێ بێداویت ئەمە ڕفیقی هاوڕێی بەڕێز مامجلال بوو بەڵێ تر داوەتی کرد بۆ ئێرە بۆ سلێمانی و لەگەڵی مەشاتی ساڵیان کرد کە بین لە هینەکە بین لە پێشوازیکردنی و لەگەڵ یابین تا ئەو فترەی لە سلێمانی بوو ینی. ئەم وێنەیە شوێنی هەواڵ مامجلالە لە کەنیسە ئەمە لە گرتوتانە کەنیسێ بەڵێ بەڵێ. لە ڕۆژگار هەندێک جار لە ڕۆژانی جژنی ئەهات، دیانە سەردانی کردین. سەردانتانەکات بەڵێ من ڕسمی کەشم هەیە زۆر لەگەڵ بەڵێ. چمەتە بەڵێ ئەمەش وێنەیەکی تری خۆتە هەر لە ماڵەوە ماڵەکەم تازە بوو سا بەڵێ دو ساڵ تا و سێ ئەم وێنێش دایکتە لەگەڵ ئەمە مناڵەکانی دایکمە لەگەڵ مناڵەکانمە بەڵێ ئەم وێنەیەش هەر زۆر وێنەیەکی جوانە بەڵێ ڕۆژی کریسمسە جەژنە بەڵێ ئەم وێنەیەش هەر وێنەیەکی ئیتر لێرە ئەمە وردەوە عایلەویە. دەکاک جەمال و جەنابت و ئەمە جەمالە کوڕەکەمە و بەڵێ. ئەوەش زاوەکەمە مێردی بەڵێ. سارایە بەڵێ ئەوەش مناڵەکانی ساران ئەمە ئەمە مناڵی ساران ئەم دوانە بەڵێ ئەوەش مناڵی یوسفە کاک خالیدە خالدە بەڵێ ئەی ئەم قارەمانە ئەم قارەمانش کچی دالیاخانە ئەم کچی دالیاخانە بەڵێ. ئەمە شوێنەیەکی تریە کچەکانی خۆتن بە مناڵی بەتەناول بەڵێ لە کاتی با بڵین ئەمە لە مەرحەلەیەک کە مەسەرەن مناڵگاتە 10 ساڵ 11 ساڵ 12 ساڵ بەڵێ ئەم مەراسیمە هەیە بەڵێ فێری نوێژ و شتیان نوێژ و عیبادەت و- بەڵێ. عیبادەتی مامۆستا من بەرنامەکەم تەواو بوو قسەکردن لەگەڵ جەنابتا بە دانیشتنێک و دوان و ئەوانە کۆتایی نایە وێنەیەکی زۆر جوانیش هەبوو من دەستخۆشی لە یەکەم کە توانیتە ئەو وێنانە بپارێزی دیارە مەفریا ناکەین سەیری هەمووی بکەین بەرنامەکەم ناوی وێنەکانی دوێنەیە دواوێنە وا باوە لە لای ئێمە بەڵێ یەکێک لە مناڵەکانێ کۆتایی بە وێنەی بەرنامەکەمان بێنێ ئەم کاراکتەرە وێنەیەکی ڕەنگاوڕەنگی گرتووە و باڵندەیە بە سەرشانوێتی ئەگەر بۆ دوامین جار ئەمەمان بۆ شەرحکی ئەمە لە تورکیا بۆ آخر سەفرەمان بوو کەچین لە تورکیانی پار بوو بەڵێ ئەمینان هێنا بوو بە بەغایە ئەو طبعا مناڵەکان هەموو حەزیان لە بە بەغایەکمان هەیە لە ماڵەوە بەس ئەمە ئەلیفە یعنی چۆ سەرشانی هەموو کەسێک لە دەستی کوردستانیش بەڵێ ئاسایی فەرمون ناوی چیە ئەم مناڵە ئەم مناڵ ناوی یوسفە یوسف بەڵێ خوا یوسف و هەموو نەوەکان و مناڵەکانە بێڵێ بژیت و بەناوی بەرنامەکەمان و جاریشکە بە خێراتن دەکەین زۆر سپاس دەکەم پێشەوەی کۆتایی بە بەرنامەکە بێنین لەگەڵ جەنابتا ئەبێ وێنەیەکیش بگرین بۆ ئەوی کاکە یوسف و نەوەی دوای ئێمە ئەو وێنێش پارێزگاری بکەن و ئەو وێنەی ئێمەش لە داهاتووە بێ بە وێنەکانی دوێنێ من دوایان بەرنامەی تۆ
چی ڕسمی کۆن هەیە ئەمەی کۆیەکەم و زیاتر گرنگی حسابێکی بۆکەم. زۆر سپاس دەکەین گەلێک مەمنون کە ئەو بانگوازت لە بەرنامەکەی ئێمە کرد. زۆر سپاسی تۆش دەکەم. زۆر سپاس. زۆر مەمنون. ئەزیزانم تا بەرنامەیشکە و کەسایەتیشکە خواتان لەگەڵ.